یارجان هاوسەرگیری دەکا خۆشەویستەکەی سوپرایزی لۆ کردیا لە تورکیا ئەو جۆرە سوپرایزانە چەندی تێدەچێ خۆشەویستەکەی کێیە کوردەیان هەرەبە بۆچی ڕۆژێک بەلەچکەوت ڕۆژێکی ترێش بەجلی نیم چەڕووتەوە دەردەکەوێ دەڵێتن ئەگەر خەڵک هەموو جلی بیکەنی لە بەرکە ئەو لە لای منیش ئاساییە منیش لەبەری دەکەم ئەو هەم سەفەرە چۆن دەکا داهاتی ماگانەی چەندە و لە کوێ پێیایی دەکا تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیددیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێرت بین نەچێ وارەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەوزان گۆڵەکەشدا بگرە بۆ ئەوی توێ خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینێ وارەوە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی توێ خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەی. خانمیدیاری کورد یارجان لە هەر دەرکەوتنێکی زۆرترین دەنگدانەوە بەخۆی دەێنی هەندێک دەنگدانەوە نێگاتیڤن هەندێکی تریشان پۆزەتیڤن ئەو خاتونەیە دەمێک خۆی وەکو شاجوان بە خەڵک دەناسێنێتن دەمێکی تر وەکو مۆدێل هەندێک جاریش وەکو پابلیک فیگار یارجان لە ئێستادا تەمەنی نزیکەی 25 ساڵ دەبیتن و خەڵکی شاری سلێمانیە سەرەتای دەرکەوتنی لە پرۆسەی شاجوانی کۆلێژەکان بوو ئەو کاتە نەیتوانی پلەی یەکەم بەدەست بێنێ بەڵام لە چاوپێکەوتنەکە وتی کۆڵ نادام هەر لە چاوپێکەوتنەیە لەو مەراسیمە شاجوانیدا بە زمانی هیندی قسەی کرد واردووە ئەوەش ناوبانگێکی پیا کرد ئەو خاتونەیە بەوە ناساندرا کە نازانێت بە زمانی هیندی قسە بکاتن بەڵام لە کۆتاییدا ڕوونکردنەوەیدا وتی لەبەرەوەی ئاوا قسەم دەکرد زۆر سترێس بووم دەتوانم بڵێم یەکەمین جار بووم کە چاوپێکەوتن بکەم لەگەڵ تیڤەکان دوای ئەوە کۆڵی نەدا هاتە ناو سۆشیال میدیا ناوبانگێکی باشی بە خۆی پەیدا کرد لەم کۆتاییانەدا توانی ببێتە شاجوان دوای چەند جار هەوڵدانی توانی ببێتە شاجوانی ئاسیا لە مەراسیمی ئاسیا وەکو شاجوان دەست نیشان کرا بەڵام کەس پرۆسەکەی نەدێت وتی لە ڕێگای ئۆنلاینەوە بووە وەروها ئەو خاتونە چاوێنەوە ڤیددیۆیەکی نەشیاو بڵاوبەوە هەموو پەنجەیان ڕاکێشا بۆ خاتو یارجان وتیان ئەو خاتونەیە ئەمە ئەو ڤیددیۆ وێنانەی ئەو خاتونەیە بەڵام هیچ ڕوونکردنەوەیەکی نەدا خاتو یارجان لە بەرەوەی وێنەکان هەمان تاتوی ئەو خاتونەی لەسەردا بوو بەڵام ڕاستەقینەی وێنەوە ڤیددیۆکان ئاشکرا نەبوو تاوەکو ئێستا ئاخۆ ئەو وێنەوە ڤیددیۆیانە ئەو خاتونەن یاخود ئەو خاتونەیە نین یارجان دوای ئەوە سەرپۆشی لەسەر کرد و خۆی کردە هیجاب و گشت ئەکاونتەکانی ڕەش کردەوە و وێنە کۆنەکانی شیلادا لە لاپەڕە فەرمیەکانی خۆی بەڵام پاش ماوەیەکی زۆر کەم لە چێک هەموو ئەو شتانەی فڕێدا کە پێشووتر وتووی نا هیچی تر نابمەوە سفۆر بەڵام لە کۆتاییدا وا دیارە لەچکەکە دەری نەهێناوە بەڵام لە چاوپێکەوتنەکیش باسی لەوە کرد ئیجبار بووم مەجبورم کە لەچک لەسەر دانێم و لەچێک لەسەر بکەمەوە دوای ئەوەی کە لەچکەکەشی لەسەر کردەوە لە چاوپێکردنێک باسی لەوە کرد کە پێی خۆشە شوو بە پیاوێکی ئاینی و کاتن و وەداوای هاوسەرگیری لێ کردەوە بەڵام ئەو پیاوە ڕازی نەبووە بۆیە لەو دوایانەدا یارجانمان بینی لەناو یەختێک بازەوە دەکاتن خۆشەویستەکەم سوپرایزی لەمەم کردیا ئەو خاتونەیە چەند ڕۆژێک پێش ئێستا لە وڵاتی تورکیا خۆشەویستەکەی سوپرایزێکی گەورەی بۆ کردبوو کە تاکو بەردەم یەختەکە بەگوڵ ڕازێنرا بوو لەگەڵ یاری ئاگرین وەروەها لە یەختەکەش ناوی یارجان نووسرا بوو لەسەر پردە هەڵواسراوەکەی تورکیا کەم پردەیە زۆر بەناوبانگە یەکەمین پردی هەڵواسراوە وە گەورەترین و درێژترین پردیشە ئەو خاتونەیە لەوێن دەرێکە ئاشکرای کرد کە خۆشەویستی هەیەوە ئێمەش بەدوادا چوونمان کرد ئایا خۆشەویستەکەی چێە و چییە و چنیە ئەو خاتونەیە چەند ڕۆژێک پێش ئێستا لە وڵاتی ئوردەن بوو دوای ئەوە بۆ وڵاتی تورکیا و لە تورکیاشتاوکو ئێستا نزیکەی 4-5 شاری گەورەی تورکیای کردووە بازەوە دەکەن خۆشەویستەکەی کوردە و وەروها ئێمە نامانەوێت لەسەر خۆشەویستەکەی زیاتر زانیاری بدەین بەڵام ئەو سوپرایزێک کە بۆ یارجان کراوە لەناو ئەو یەختەیە نزیکەی 600 بۆ 1000 دۆلار دەخایەنێتن لەبەرەوەی ئەمە بە ئۆفەراتە هەر شتێکی زیاتر بێ لەوە یەختەیە ئەمە پارەی زیاتری دێتە سەرێ دەتوانین بڵێن نزیکەی ئەم زۆرە سوپرایزانە بۆ کەسانی ئاسایی
تۆش دەتوانانی بچووی ئەم جۆرە سوپرایزانە بکەی نزیکەی $1000 دەوێتن وا دیارە خۆشەویستە نوێەکەی یارجان کەسێکی دەوڵەمەندە و یارجان هەمومان دەزانین بەکاری ڕکلام ئەو جۆرە ئیشانە ناکرێتن لەبەرەوەی نزیکەی 1 مانگە لە دنیا دەسوڕێتەوە بە تایبەتی وڵاتی ئوردەنی کرد و زۆربەی شارەکان و جێ بەناوبانگەکان کە مەژبڕەپارێکی زۆری دەوێتن و وەرەوە لە وڵاتی تورکیاش ئەو هەموو شارەکردنەوە و ئەو جێ خۆشانە و ئەو سوپرایزانە پێناچێ پارەکە لە بەرچی خۆی دەربێتن لەبەرەوەی ئەم جۆرە سەفەرانە پارەیەکی ئەگزار زۆری دەوێتن ئەو خاتونەیە لە ئێستادا لەگەڵ کەسێک لە خۆشەویستیدایە ئەوە بەنیازیشن لە ماوەیەکی کووردا هاوسەرگیری لەگەڵ یەکتری بکەن و بچێتە نێو ژیانی هاوسەرگیریەوە ئایا یارجان دوای ئەوەی کە هاوسەرگیری دەکاتن لە هەمان کار و کردەوەکانی خۆی بەردەوام دەبێتن لە سۆشیال میدیا یاخود دەبێتە کەسێکی ئاسایی وازە پەبلیک فیگەر دەهێنێتن و گشت ئەکاونتەکانی دادەخاتن و هاوکو هەر کەسێکی تر وەکوارە ئافرەتێکی تر لە ماڵەوە دادەنیشێتن و خەریکی منداڵ بەخێوکردن و خێرانداری ماڵی خەزورانی دەکاتن ئەو خاتونەیە ماوەیەک پێش ئێستا باسی باوکیان لەلا کرد پێی خۆش نەبوو بە هیچ جۆرێک باسی باوکی بکاتن وادارە لە ئێستادا تەنها خۆی دایکی لەگەڵ یەکتری دەژین بەڵام یارجان ئەو ماوەی لە سۆشیال میدیا هیچ نەکدانەوەیەکی نەبووە وا دیارە نایەوێ هەموو کاتێک ببێتە جێخواست و باسی خەڵک لەبەرەوەی هەمومان بینیمان چەند ساڵی ڕابردوو هەموو ڕۆژێک ئەو خاتونەیە بەدەنگۆ بەهەڵا لە سۆشیال میدیا دەردەکەوت گشت کەناڵ و پێجەکانی تیڤی و سۆشیال میدیا بازباسی ئەو خاتونەیە بوون بەڵام وا دیارە لە ئێستادا پێی خۆش نییە لە سۆشیال میدیا هەموو کاتێک ببێتە جێباس و خواست ئایا تۆ وەکو بینەرێکی ئەو مۆدێلانە و ئەو خاتونانە ئایا خۆشەویستی ئەم جارەی خاتو یارجان سەرکەوتوو دەبێتن و دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە و هاوسەرگیری دەکاتن یاخود چەند مانگێکی تر دێتە نێو سۆشیال میدیا بازەوە دەکا خۆشەویستەکەم خیانەتی لێم کرد و خۆشەویستەکەم ئاوە کە بینیتمان زۆربەی مۆتێلەکان دوای جیابوونەوەیان هاوسەرەکانیان تۆمەتبار دەکەن بۆی کە خیانەتیان لێکراوە تۆ بۆ چوونت چیە بۆمان لە کۆمنت بنووسە زۆر سپاس بۆ سەرکردنیتەوە ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەساتێکی تری بە ناوبانجی کوردستان یاخۆ لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن واروها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوی توی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئادکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بی واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێ بکەی ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا